بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەروبەندی وادەی کشانەوەی هێزە شەرکەرەکانی ئەمریکا لە عێراق هێرش و پەلامەرەکانی داعش لە سنووری ناوچە دابڕێنراوەکان ڕووی لە زیادبوون کردووە بەپێی لێ تێگەشتنی نێوان عێراق و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت لە کۆتایی ئەم مانگە ئەرکێزەکانی ئەمریکا وەکو شەڕکەر لە عێراق کۆتایی پێبهێنرێت. لە سەروبەندی ئەو وادەش داعش جموجۆڵەکانی زیاد کردو بە جۆرێک لە ماوەیان زەمانگی ڕابردوو زیاتر لە 210 کردەی چەکداری لە ناوچە دابڕێنراوەکان ئەنجامداوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا زیادبوونی جموجۆڵی داعش پەیوەندی بە وادەی کشانەوە هێزەکانی ئەمریکاوەیە، ئایا داعش وەکو کارتێکی نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆیی بەکاردێنرێت و تا چەندێک دۆخی سیاسی هەرێم و عێراق و ناکۆکی لەسەر هەڵبژاردنەکان یارمەتی دەربووە بۆ بەهێزبوونەوەی داعش. لەگەڵمان لە سەروبەندی کشانەوەی هێزە شارکەرەکانی ئەمریکا هێرش و پەلامارەکانی داعش زیادی کردووە. بە پێی لێک تێنەگەیشتنی نێوان ئەمریکا و عێراق وا بڕیارە کۆتایی ئەم مانگە ئەرکی هێزە شارکەرەکانی ئەمریکا لە عێراق کۆتایی بێت. ماوەیەکی زۆریشە هێزەکانی هاوپەیمان وەک پێویست گورزی ئاسمانی لە داعش ناوەشێن و چالاکیە سەربازیەکانیان سنووردار کردووە. بەشێک لە چاودێران باس لەوە دەکەن وڵاتانی زلهێز بۆ مانەوەیان لە ناوچەکە پێویستیان بە چالاکی گروپەکانی وەک داعش هەیە. هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی وادەی کشانەوەی هێزە شارکەرەکانی ئەمریکا جموجوڵی داعش لە ناوچەکانی پارێزگای کەرکووک و دیالە و نینەوە و سەلاحەدین پتر بوو. بە پێی ئامارە فەرمیەکان لە سنووری ناوچە دابڕێنراوەکان لە 11 مانگی ئەم ساڵ داعش زیاتر لە 210 کردەی چەکداری ئەنجام داوە، کاتەیدا زیاتر لە 850 بریندار و ڕەفاندن و شەهیدی لێکەوتوەتەوە. بە جۆرێک لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 24 پێشمەرگە و هاوڵاتی مەدەنی لە ئەنجامی هێرشەکانی داعش شەهید بوون. شارەزایانی سەربازی دەڵێن داعش لە پەلامارەکانی ئەم دواییدا تاکتیکی نوێ وەک شەڕی پارتیزان و چاندنی بۆمب پەیڕەو دەکات. لە هەمان کاتیشدا دۆخی ناوخۆی عێراق و هەرێم لە ڕووی سیاسی و گەندەڵی و قۆناغی دوای هەڵبژاردن دەرفەتێکی لەباری بۆ داعش ڕەخساندووە. لە ئێستادا لایەنەکان لە بری تەرکیزیان لەسەر شەڕی داعش سەرقاڵی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقن. لە سەرئاستی هەرێمی کوردستانیش حکوومەت هەنگاوی کردداری بۆ یەکخستنەوەی پێشمەرگە و دابینکردنی پێویستەکانی لە جلوبەرگ و خواردن و چەک و ئۆتۆمبیلی درع و کامێرای حراری نەناوە. هەرچەندە لە ساڵی 2017 حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی عێراق لە ناوبردنی داعشی ڕاگەیاند، بەڵام دوای 5 ساڵ لەو بەروارە داعش لە بەشێکی زۆری پارێزگاکانی عێراق سەری هەڵداوەتەوە و شەڕی پارتیزانی دژی هێزە عێراقیەکان و پێشمەرگە و هاوڵاتیانی مەدەنی ئەنجام دەدات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندارێک لە بەڕێزان محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووکەوە، هەروەها دکتۆر سەنگەر سەید قادر توێژەر لە ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لێکۆڵینەوەی استراتیجی و یاسایی لەگەڵمان دەبێت و دواتریش لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە شارەزایەکی بواری ئەمنی لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محەممەد ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باسی بارودۆخی ناوچە دابڕێنراوەکان بکەین، هۆکاری چی یاخود بڵین ئێستا بە شێوەیەکی گشتی داعش لە چ شوێنێکی ناوچە دابڕێنراوەکان جموجۆڵ و چالاکی و هێرش و پەلاماریە؟ ئەم کاتەی تۆ بینەرانی کەناڵی پەیام باش، ڕێزسڵاوم بۆ بینەران و بۆ بەشداروانی بەرنامەکەش. دیارە ئەوەی کە تیرۆرستانی داعش چالاکیەکانیان ماوەیەکی زۆرە چالاکی هەبووە تیرۆرستانی داعش لە زۆرێک لە شارەکانی کەرکووک و دەوروبەری شارەکانی کەرکووکش، بەڵام ئەوەی کە بەدقەت ئێستا دەیبینین ئەوەیە کە ئێستا تیرۆریستانی داعش جموجۆڵەکانیان لەم ماوەی کۆتاییدا زیادی کردووە. دیارە بۆ خۆی پرسی کردەوە تیرۆریستەکانی داعش بەشێکە لە پرسی ئەمنی عێراق. دیارە زۆرێک لە پرسەکانی عێراق کاک حەکیم، چ پرسی ئەمنی، چ پرسی ئابووری، چ پرسی دروستکردنی حکومەتی عێراقش، ئەم پرسانەی هیچی پرسێک نین تەنها عێراقیەکان بڕیاری لێ بدەن. ئەم پرسگەلانە پرسگەلێکن کە
وڵاتە ئیقلیمەکان دەستی تێوەرەدەن زلهێزەکان وەکو ئەمریکا بەرژەوەندی ڕاستەو خۆیان هەیە ئێران بەرژەوەندی ڕاستەو خۆیە بۆیە دەکرێت لەو چوارچێوەش سەیری ئەوە بکەن کە ئێستا بۆچی تیرۆریستانی داعش لەم ماوە لەم کاتە ناسکەی کە حکوومەت لە ململانەی عێراق لە ململانەی دروستکردنی حکوومەتی نوێ و دانیشتنی یەکەم دانیشتنی پەرلەمانە لە ئێستای عێراقدا کە بۆ خۆی لەگەڵ ئەمریکەکان لە سیوێکی 12 دەبێ هێزی شەرکەریان لە عێراقا نەمینێ ئەمە وا دەکا بۆ خۆی زۆر لایەن بەرژەوەندیان لەوەیە بێ بارودۆخی ئەمنی عێراق بەگشتی تێک بچێ و دیارە بە حکمی ئەوەی زۆرترین جم و جۆڵی تیرۆریستانی داعش لەم ناوچەیە و ئەم ناوچەیەی کەرکووک و دەوروبەری یاخۆت بڵێن ڕۆنتر بڵێن ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری حکومەت یاریەم گونجاوترین شوێنە بۆ ئەوەی تیرۆریستانی داعش دەستیان بە ئاسانی پێ بگا و کردەوە تیرۆریستان تێ بکەن ئەمە وای کردو بۆ خۆی ئێستا ئەو ڕێژە زۆرە لە کردەوەی تیرۆریستانی داعش دەبینین و ئەمەش پێمان دەڵێ ئەم کردەوە تیرۆریستانی کە ئێستا دەیبینین دەکرێت لە بەرژەوەندی ئەمریکیەکان بێ بەوەی کەوا ئەمریکەکان بیسەلمێنن بۆ عێراقیەکان و بۆ ئێرانیەکان کە ئەمنیەتی عێراق بەبوونی ئەوان سەقامگیر دەبێ و بووبوونی ئەوانش دەتەسپێ ئەمنیەتی عێراق ئەمنیەتێکی چەسپاو دەبێ لە هەمان کاتە دەکرێت ئەو ململانێ قورسەی کە ئێستا هەیە لە بەغدا لەسەر چۆنێتی دروستکردنی حکوومەتی عێراق هەندێ لایەنی نەیاری مقتەدا سەدر کە خۆی بە براوەی یەکەمی هەڵبژارنەکان دەزانێ دەکرێت ئەوانش دەستیان هەبێ و بەرژەوەندیان لەوەیە هەبێ کە بارودۆخی ئەمنی عێراق بەگشتی تێک بچێ و بەتایبەتی لەم ناوچانش بۆ ئەوەی ئەمە ببێتە کاتێکی فشار لە بینی لایەنەکانە بۆ ئەوەی چۆنێتی حکوومەتی داهاتوو عێراق دروستێت کەواتە دەکرێت بڵێن ئەم کردەوە تیرۆریستیانەی کە ئێستا لە ناوچە کوردستانەکانی دەروی داری حکوومەتی هەرێم دەکرێت زۆر لایانی ئیقلیمی و زلهێز و ناوخۆی عێراقش سوودی لێ ببینن. باشە کاک محەممەد بە دیاریکراوی تەنە جمنجۆڵی داعش لە سنووری کەرکووکە یاخود لە سنووری نینەوە بڵێن لە سنووری دیار لە سەلاحەدین لە ڕوومادی ینی لەو ناوچانە هۆکاری چییە کە زیاتر جمنجۆڵ لەو ناوچە و لەو پارێزگایانەیە کە ناوچەی جێناکۆکن؟ خۆی بۆ خۆی ئەو جێرانەی کەوا ئەو شارانەی کەوا پێیان دەوترێ حاضینەی یاخۆ لە خۆگری داعش ئەو ناوچانە بوون کە بەڕێزت ناوتێنان بۆ نمونە داعش کە توانی ئەو شارانی کە کۆنتترۆلیان کە لە کاتی دروستبوونی شارەکانی مووسڵ و تکریت و ڕوومادی بە تەواوی کەوتنە ژێر دەسەڵاتی وەخۆشی زۆرینەیەکی خەڵکی ئەو شارانە هاوکاری داعشیان کرد بۆیە ئێستاش بە حکمی ئەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هاو سنوورن بە تایبەتی لەگەڵ شارەکانی شاری تکریت و شاری مووسڵ و بەشێکش لە شاری دیالە ئەمە وای کرە ئەو ئەرزیەتە گونجاو بێ بۆ ئەوەی تیرۆریستانی داعش بتوانن لەو ناوچانە جم و جۆڵی تیرۆریستیان زیاتر بێکەوە تا دەکرێت بڵێن جێن ناوچە کوردستانیە جێنا کۆکەکان ئەوەی کەوتۆتە دەرەوە ئیداری حکوومەتی هەرێم لە ڕووی جوگرافیا و وابەستەبوونی بە ناوچە سونیەکانەوە وای کردو کە ناوچەیەکی گونجاو دێ بۆ سەر هەڵدانەوەی کردەوە تیرۆریستەکانی داعش. بەڵێ سوپاس دەکەم دەگرم وڵات دواتر ئەوەی کە ڕوو دەدات بەرەنجامی چیە لە ناوچە جێنا کۆکەکان و بەرز بەدە دۆخی کە کورتی لا دەگرم وڵات کاک محەممەد دەستین لای دکتۆر سەنگەر کاک دکتۆر سوپاس بۆمان بەدەبوونی بەڕێزش دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم سەبارەت بە هۆکاری زیادبوونی جمەجۆڵی داعشیت پەیوەندێکی بە دۆخی سیاسی عێراق و بە مەسەلەی نزیکبوونەوەی وادەی کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە هەیە؟ ئەو جمەجۆڵانەی داعش بە تایبەتی لە دوو هەفتەی ڕابردوودا نوێ نییە و بە تەنها ناوچەیەکی دیاری کراوە یاخود ئەو ناوچانەی کە پێیان ئەوترێت ناوچەی جێناکۆک یاخود ناوچەکانی مادەی 140 بە تەنها ئەو ناوچانەی نەگرتوێتەوە بەڵکو لە ماوەی بەڵکو وەکارەکەی ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا هێزێکی زۆری بداعش کە پێشتر لە نزیک هیت و هەروەها لە ناوچەی حەدیسە بوون واتە لە بیابانەکانی ئەمبار بوون داعش ئەو هێزەی بگواستەوە بۆ نزیکی مووسڵ و هەروەها بۆ ئەو سێ کوچکەی کە پێیان ئەوترێت دوو سێ کوچکەی گەرم یاخود دوو سێ کوچکەی چالاکی بداعش یەکەمیان بریتە لە سێ کوچکەی داقۆق بۆ جەلەولا و بۆ کفری ئەمەش داعش لە ڕێگەی سنووریەکەوە کە پێوترێت دۆڵی چای لە ڕێگەی ئەو دۆڵی چایەوە هاوکاریە گەیەنێتە هێزەکانی لەو ناوچەیەوە بە هەمان شێوەش ناوچەی قەرەچوو مەخموور و دیبەگە هەتا گاتەوە شەرگات ئەو ناوچەیەش بە هەمان شێوە
ناوچەی چالاکی داعشن وە لە ئێستاشدا زیادبوونی چالاکیەکانی داعش لەو ناوچەیە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەو ناوچەیە بۆشاییەکی ئەمنی لەو ناوچانە هەیە چکە بیرمان نەچێ حەزبی شعبی هەر لە دوای شکستیان لە هەڵبژاردنەکانی دەیدا بەشێک لە هێزەکانیان لە لەو ناوچانە کێشایەوە ئەمەش بۆ ئەوەی جۆرێک لە فەراغی ئەمنی لەو ناوچانە دروست ببێت و جۆرێک لە ئیحراجی بۆ حکومەتی عێراق دروست بکەن و هەروە لە سەراستی شەقامی عێراقیش ئامانجی حەشد ئەوەیە کە جارێکی کە خۆیان وەک ڕزگارکەری عێراق و وەک هێزی بەرگری شعبی خۆیان بناسیێنن چکە لە دوای شۆڕشی تشرینەوە و لە دوای کۆتایەتی شەڕی داعشەوە چەکدارانی حەشدی شعبی ئەو پشتیوانی ئەو پێگەی کە لە ناو شەقامی عێراقی بەتایبەتی لە ناو شەقامی شیعە هەیە بۆ ئەو پێگەیان لە دەستدا بۆیە ئەیانەوێت جارێکی کە لە ڕێگەی وەکەوەی خۆیان لە جیهادی پیرۆزەوە جارێکی کە ئەو متمانەیە بۆ شەقامە بگێڕنەوە بۆیە و بۆ شایە ئەمنیانە دروست کرد و بۆ پێشتری چەنددار یان چەندین جار هۆشداری درا لەوەی کە حەشدی شعبی ئەو ناوچانەی چۆڵ کردەوە ڕێگەی بۆ جم و جوڵەکانی داعش کردوێتەوە بۆ کارێکی تریشیان پەیوەست بە و ئەم ململانەوەیە کە ئێستا لە ناوچەکەیە هەیە بەتایبەتی پرسی شتانەوەی ئەمریکا لە ناوچەکە ئەمە پرسێکی زۆر گرنگە و پرسێکی جێناکۆکە لە ناو ئیدارەکەی بایدندا هەر یەکە لە پەنتاگۆن و ئاسایش نیشتیمانی ئەمریکا پیان وایە لە ئێستادا ئەگەر بێت و هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە هاوشێوەی ئەفغانستان نابێت بەڵکو عێراق ڕاستەوخۆ ئەکەوێتە شەڕێکی ناوخۆ و شەڕێکی مەزەبیەوە چونکە باڵانسی هێز لە عێراق لە نێوان هێزەکەکاندا لە یەکەوە نزیکە وەکو ئەفغانستان نییە کە تالیبان خاوەن هێز و پێگەی جەماوەریەوە توانی لە ماوەیەکی زۆر کەمدا کۆنتڕۆڵی دۆخی ئەمنی و دۆخی سیاسی ئەفغانستان بکات بۆیە پەنتاگۆن و دەستگای ئاسایشتی نیشتیمانی ئەمریکا پێیان وایە کە هەمان دووبارەکردنەوەی هەمان سیناریۆ لە عێراق قورسەوە لە هەمان کاتدا لە ئێستادا عێراق لەسەر و بەندی پێکێنانی حکومەتی نوێدایە ئەگەر بێت و لە ئێستادا ئەمریکا هێزە شەڕکەرەکانی بکشێنێتەوە جارێکی کە هاوشێوەی ساڵی 2010 بۆ 2011 ڕێگە خۆش دەکات بەوەی کە ئێران و میلیشیاکانی جارێکی کە بێنەوە بۆ ڕەپانی سیاسی و سەربازی عێراق وەم و دەستکەوتانەی کە لە دوای 2019ەوە بەدەست هاتوون لە ناو دەچێن و مەترسیەکی جددی و گەورە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا دروست دەبێت چونکە بینیمان لە ماوەی ڕابردوودا چەندین جار بەرژەوەندەکانی ئەمریکا لە پارێزراوترین ناوچەی عێراق کە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە کرایە ئاماج هەروەها لەسەر ئاستی ناو خۆیش بەشێک لە حیزبە کوردیەکان یاخود دروستتر بڵین ئەو حیزبانەی لە دەسەڵاتن لە ئێستادا ترسیان هەیە لەوەی کە ئەمریکا بەتایبەتی جۆ بایدن لە بڕیارەکەی پاشگەز نەبێتەوە وای هێزە چەکدارەکانی لە عێراق بکشێنێتەوە بە دواتر ئەو هێزانەشتە وەکو هاوکاری لە ناو عێراقدا دەمێنەوە بۆ ڕاهێنان بە هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگە ئەو هێزانش بکشێنێتەوە بۆیە ئەو هێزە کوردیانش ئەگەر چی ڕەنگە بەڕاستەوخۆ ئاماژە بەوە نەکەن بەڵام ئەوانیش بە هەمان شێوە بەرژەوەندیان لە هێرشەکانی داعشدا هەیە چونکە ئەمە وا دەکات هاوکاریەکانی هاوپەیمانان و ئەوروپا بۆ هێزی پێشمەرگەی ئەو دوولایانەوە دەیەکێتی و باتی هاوکاریەکانیان بوو زیاد بکەن هەروەها ئەوە نیشانی ئەوروپاوە و ئەمریکاش بدەن ئەگەر هەیە هەمان سیناریۆی ساڵی 2014 دووبارە بێتەوە و داعش دەست بەسەر شار و گوندەکانە بگرێت و هەروەها ئەو مەترسیەشیان ڕاستەوخۆ بە ئیدارەکەی بایدن ڕاگەگەیاندووە کەوتوانە ئەو ناوچانە من بڵێن ناوچەی ینی کەمایەتی ئاینی و نەتەوەیەکانن بۆیە ئەگەر بێت و ئەمریکا بکشێتەوە ئەوان توانای پاراستنی ئەو ناوچانیان نییە و هەمان سیناریۆی ساڵی 2014 دووبارە ئەبێتەوە و ڕەنگە کۆچێکی بەلێشراوی ئەو کەمەنەتەوەی و کەمە ئاینیانە بۆ ئەوروپاوە بۆ وڵاتانی ناوچەکە دروست بێت بۆیە هۆشداریان داوە بلەوەی کە پێویستە هێزەکەکانی ئەمریکا لە لەم دۆخی ئێستادا نەکشێنەوە بۆیە هەر یەکە لە حەزبی شعبی و واواروە ئەو دوو حیزبە بدە دەسەڵاتداری هەرێمی کوردستان بۆ چەندە لەلایەنێکی سیاسیش لەناو ئەو عێراق لەوانە بەرەی فەتح و مالیکی ئەوانش بامان شتێوە بەرژەوەندێتیان لەوەدا هەیە کە دۆخێکی ئەمنی ئاڵۆز لە عێراق دروست بێت بۆ
ئەوەی جۆرێک لە ئەحراجی بۆ حکوومەتی عێراق و هەروەها بۆ ئەو بەرهێشتە پشتیوانی حکوومەتی عێراق دروست کات بۆ ئەوەی ڕێگە بگرن لەوەی کە دەستگایەکی نیشتیمانی دەستگایەکی ئەمنی و سەربازی نیشتیمانی لە عێراق پێک بهێنرێت کە لە ساڵی 2009 کاری لەسەر دەکرێت. بەڵێ سوپاس دەکەم کاک تۆ دواتر گرێم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئایا ئەم جمەجۆڵانی داعش دەبێت هۆی ئەوەی کە وادەی شانەوەی هێزەکانی ئەمریکا دوا بخرێت دەگرێم وڵات. کاک محەممەد سەبارەت بەو دۆخێکی ئێستا کورد لە ناوچە دابرێنراوەکان تێیدایە بەرەنجامی چیەوە لە ڕووی پاشەکشێ و ڕووی تۆڵبوونی گوندەکانی شۆ ژمارەی زۆر خەڵک و ناوچانیان جێش و ناوچە جێناکۆکەکە؟ دیارە خۆی بۆ خۆی کاتێک کە ئێمە ئێستا باسی مەترسیەکانی داعشەکەی لە ناوچە کوردستانەکانی دەروی دارە هەرێم ئەو بۆشاییە ئەمنی کە باسی لەوە دەکرێت و کە ئەمڕۆ بۆتە مەترسی دیارە بۆشای ئەمنیەکە لە ئەنجامی ئەوەیە چ حکوومەتی عێراق رازی نییە پێشمەرگە ئەو بۆشایانە پڕکاتەوە و حکوومەتی هەرێمش رازی نییە هێزی عێراقی بچێتە ئەو بۆشایانە پڕکاتەوە کەواتە ئێستا دەکرێت بڵێن ئەو بۆشاییە ئەمنی کە لە بینی هەردوو هێزەکەدا هەیە بۆتە ڕێڕەوێک بۆ جم و جۆڵی تیرۆریستانی داعش و بە حکمی ئەوەی هێڵی تەماسی بەریەکەوتنی هێزی عێراقی و هێزی پێشمەرگە دەکەوێتە سەرجەم ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمەوە بە کەرکووکەوە و هەتا دەگاتە سنووری شنگال سەرجەم ئەو ناوچانە بوونەتە ئەو سەنگەرەیکەوە بۆشای ئەمنیەکانی تێ دروست بێت لە بەرەوەی لە بیرمان نەچێت لە کاتی سەردەمی شەڕی داعشش ئەو ناوچانە هەمووی میحوەری بەریەکەوتنی هێزی پێشمەرگە و تیرۆریستانی داعش بووە. یعنی دەکرێت ئەو سەردەمە دەوترا کە ئێمە سنوورمان لەگە سنووری دەوڵەتی تیرۆریستی داعش بووە. ئێستا ئەو سنوورەی کە لەگە دەوڵەتی تیرۆریستی داعش هەمان بووە ئێستا حکوومەتی عێراق گەڕاوەتەوە ئەو سنوورە و بۆشاییەکەی لە بینی هەردوو هێزەکە ئەو بۆشایە بۆتە ڕێڕەوێک زۆرجار تیرۆریستانی داعش لەو ڕێڕەوە دەگەنە قوڵایەکان و گورز لە هێزی پێشمەرگە دەدەن و هەندێک جار گورز لە هێزە عێراقیەکانش دەدەن. بەڵام ئەوەی کە خۆی بۆ خۆی مەترسیە لەگەڵ بوونی ئەو بۆشاییە ئەو دێهاتە کوردانێکەوە دەکەونن ئەو سنوورەی کە ئێسا لە بینی هێزی عێراقی و هێزی پێشمەرگەیە دەکرێت بڵێن ئەوە پشتێنە ئەمنیەکەیک ئەو پشتێنە ئەمنیەیە کە پارێزگاری لە سنووری ئێستای هەرێمی کوردستان دەکا کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە. بۆیە ئەوەی کە دەبینین ئێستا تیرۆریستانی داعش بەو کردەوە تیرۆریستانەی لەم ماوەی ئاخیردا بۆ خۆی مەترسیەکی گەورەی لەسەر ئەوە دروست کرد ئەو ناوچە بوو ئەو بۆشای ناوچەی بۆشایی ئەمنیانە بە تەواوی کورد لەو ناوچانە نەمینێ و ئەو دێهاتە چۆڵ کرێ. ئەو کاتە بە عەمەلی ئەو ناوچەیە کە ئێستا دێهاتێکی زۆرن کاتێک کوردی تێنامینێ ئەو ناوچەیە دەبێتە سنوورێکی چۆڵکراوی دابڕاو لە بوونی هیچ کوردێک و هیچ هێزێکشی تێنەبێت. ئەمەش خۆی بۆ خۆی من پێم وایە مەترسیەکی گەورە دروست دەکات لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ دەگەڕێم وڵات کاک محەممەد سوپاس دەکەم کاک محەممەد دەگەڕێم وڵات کاک سەرحەت قادر بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک لەگەڵمانە کە بەڕێزیان شارەزای بواری ئەمین. کاک سەرحەت سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەمەوێت سەرنجی بەڕێش بزان بەسەر مەسەلەی زیادبوونی جمجۆڵی داعش و پەلامارەکانی بەڕێزت چۆن دەیبینی بەتایبەتی لەم کاتەدا؟ سڵاو ڕێزمان بۆ دیکەرانی کەناڵی پێیان سڵاو ڕێزیش بۆ دوو برا عەزیزەی کە میوانی بەرنامەکەن. دیارە بەداخەوە من ئەوەی کە ئەبینیت کە ئێستا کە هەیە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە زیاتر لە پێشمەرگە و هاوڵاتی کە بوون لە قوربانی دەستی تیرۆریستانی داعش بەداخەوە بەشێک لەوەی کە ئەو برادرانە باسی هەندێک خاڵان کە من نامێ بچمەوە سەر خاڵەکانیوان ئەوانە سەبەبن کە ئەوان باسییان کرد بە حقیقەت پێویستە ئەوانە چارەسەر بکرێت. دیارە هێزەکانی پێشمەرگە بەڕاستی کەم و کوڕیان هەیە لە ڕووی شەق و تەقەمەنیەوە لە ڕووی دوردینی حراریەوە لە ڕووی هەمەر و تێداویستی عەسکەریەوە ئەوەی کە هەبێت. من نازانم معنی لە سەرۆکایەتی هەرێم و لە سەرۆکایەتی حکوومەتیش کۆمەڵێ ڕاوێژکاری سەربازی هەیە ئەمانە کاریان چییە مەتا ئێستا سەردانی سەنگەرەکانی هێزی پێشمەرگەیان کردووە زانن تێداویستەکانیان چییە. ئەوەی کە بینیمان جێگای خۆشحاڵی بوو ئەمڕۆ سەرۆکی هەرێم لەگەڵ وەزیری پێشمەرگە و فەرماندەیی هێزەکانی هەفتا و هەشتا و وەزیری پێشمەرگەوەمانە دیارە کۆ بووە بۆی کە تێداویستەکانیان بەکارەسەر کرد. بەڵام ئەمە وەکو قسەیەکی کوردەواری هەیە لێ
لە دوای باران کەونەکەم بۆ چییە ئەبووە ئەم کۆبوونەوانە زووتر بکرایە سەرۆشتی هەرێم زیاتر احتیمامی بە وەزعی ئەمنی دایە بە تایبەتی بە هێزەکانی پێشمەرگە ئەمڕۆ ئەوەی کە ئەدینرێت داعشەوە یعلانی کرد بەڕاستی لە هەموو شوێنەکانەوە لە هەموو ئەو شوێنانی کە مەجای هەبێت لە هەموو میخوەرەکان و پەلاماری هێزی پێشمەرگادەن و ئەم شەویش بە هەمان شێوە هەر پەلاماریان داوە ئەمە قسەی بریق و دار و کۆمەڵێ بێدوانی کە ئەدرێ ئەمانە چارەسەری وەزعەکان ناکات هەبێ مەیدانیەن وەزارەتی پێشمەرگە ئەو برادرانی کە تایبەتن لە پەرلەمانیش بە هەمان شێوە سەردانی سنگەرەکانی پێشمەرگە بکەن ئەو پێداویستیانەی هەیە بۆیان جێبەجێ بکرێت دووەم مەسئولی میخوێرەکان خۆیان بتنە ڕەبیەکانەوە سەردان بکەن زانن ژمارەی ئەو پێشمەرگانی کە لە ڕەبیەکانان ژماریان چەنە فەرماندە عەسکەریەکانیان لێوێ ئەمێنێتەوە چەک و تەقەمەنیان وەکو پێویستە ئەم هێزەکە لەوەیە شەوان کەمین دەرەکەن ئەوەی کە پێویستێ لە بواری سەربازیە بۆ پاراستنی خۆیان ئەوان ئەمە جێبەجێیەکەن تەقەمەنیان وەکو پێویستایە بە قەنەعەتی من ئەمانە نەکراوە نەوانەیەک ئێستا لە هەندێک لەوانەی کە تایبەتن لە بواری عەسکەریات چی لە وەزارەتی پێشمەرگە و چی لە پەرلەمان و لە سەرۆکایەتی هەرێم و ئەمانە فرکاریان لێ بکەیت بڵێ چی فەوجێک ئێستا ئەو فۆجی کە دوێنێ شەو کە تووشی ئەو پەلامارەی داعش بۆ بەس ئەوەی ئەعلان کرا پرکاری فۆجێکی تریان لێ بکەی بڵێ ئامر فۆجەکە کێ قەنەعەتم بەوە هەیە کە نەزانم چی ئامر فۆجێک لەوەیە بۆ ژمارەی پێشمەرگەکان چەندە ئەمە هەموو کارەساتە تۆ لە دوای ئەوەی کە کۆمەڵێ خەڵک کۆمەڵێ پێشمەرگە بەداخەوە کە شەهید دەبن خەڵکی گوندستان نەکان کە یان بینین تەحریب بکرێن شەهید دەکرێن پەلامارە درێن ئێمە دوای ئەوە ئەمە بە بەیان و بە لێدوان و بەمانە چارەسەری ئەم کێشانە ناکەن ئەبێ ئێمە بەرنامەمان هەبێ ئەبێ دەرز وەرگیرا بێ لە ماوەی 4 ساڵی شەڕی داعشە بەداخەوە کە پێشمەرگە لە هەموو میخوێرەکانە ئەوانە شەڕەکانە بەزار بوون من نازانم یعنی بۆ دەرز وەرنەگیراوە ئەوان داعش هەمیشە ئەویان بەکارهێناوە لە شوێنێک عەبوویەکیان داناوە بۆی کە خەڵک وەربێتەوە سیارێکی ئینتیحاری چوەتە ئەوێ یاخود لە شوێنێکەوە تەقەیان کردووە بۆی کە پێشمەرگە بەهانایانەوە بچێت ئەوان لە شوێنێکی ترەوە کەمینیان داناوە بۆ شەهیدکردنی ئەو هێزی کە بەهانای ئەو شوێنەوەی ئەمانە هەمووی گرنگە بەڕاستی لە بواری عەسکەریە ئەبێ جێبەجێ بکرێت بەسکە ناکرێ ئەمە بەڕاستی جێگای پرسیارە لای من و لای هەموو تاکیتی کورد بۆ ئاوا بەداخەوە کە ئەم پێشمەرگانە ئەم فەرماندانە بۆ ئاوا بە کۆمەڵ ئەبن بە لێچیری تیرۆریستانی داعش بەو شێوەیە کە ئەیان بینین و دوایش کە ڕسمەکان بڵاوەکەنەوە بەداخەوە کە ئەمە هەموو جێگای کارەساس و جێگای دڵگیرانی هەمووانە و تاکو ئێستاش بەڕاستی خاڵێکی ترکە زۆر گرنگە تا ئێستا حکومەتی هەرێم کەناڵێکی حکومی نییە کە تایبەت بێت بەو بوارە لەسەر ئەو مەسەلەی ئەمنی کە ئیشکرێ ئەی بینین هەر کەناڵەکان هەمووی کەناڵی حیزبیە ئێستر هەر سەر بە شوێنێکە وا بە شێوەیەک لە شێوەکان کە هەواڵەکە بڵاوەکەنەوە هەم تاکیدی ئەبێ بۆ دابەزینی ورەی پێشمەرگە و ئەو هێزایی پێشمەرگە کە لە جێگای تریز بێ و لە هەمان کاتیشا تو هەدەفێکی زۆر جوان و باش ئەدەی بە دوژمنەکەت بە بەرامبەرەکەت ئەوەی کە ئەویش نەیزانی بێت تۆ لە ڕێگای باشە کاک سەرحەد بەڵێ سەبارەت بە هێزی پێشمەرگە سەبارەت بەو چەکانەی کە وڵاتانی هاوپەیمان پێشکەشیان کردو یاخود ئەو مەشقۆڕاهێنانە کاریگەری نەبوو یاخود نەگەیشتوە بەرزی پێشمەرگە و چەک و هاوکاری مەوسم پێشمەرگە لە سەنگەرەکان یاخود ئەوەندێک کە وەزانەبڕەکەی کەم بووە وەکو پێویست نەبووە خۆی وەزارەتی پێشمەرگە چواردە لیوای هەیە کە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە بە هەمان شێوە هێزەکانی 1970 هەیە هێزەکانی پشتیوانی 1 و 2 هەیە بەرگری فریاکەوتن و زێرەبانی هەیە کۆمەڵی هێزی تری تایبەت هەیە هێزی دژە تیرۆر هەیە ئەتوانم من بڵێم هێزەکانی دژە تیرۆر و بەرگری فریاکەوتن و زێرەبانی و هێزە تایبەتەکان ئەمانە لە ڕووی چەک و تەقەمەنی و مەشقۆڕاهێنانەوە زۆر باشترن لە لیواکانی پێشمەرگە و لە هێزەکانی 1970
من بەتاکید معلومات زانیاری تەواوم نییە کە ئەو چەک و تەقەمەنیانە 100% دەشتۆ بەدەست پێشمەرگەیانە گەشتۆ، بەڵام زۆر جاریشکەوە ئەیبینین پێشمەرگە هاوارە کاڵێ چەکمان وکو پێویست نییە، ئیتادمان وکو پێویست نییە، فریامانکەون. ئەگەر شتەکان تێکە بێ لە بواری عەسکەریە کە چەک و تەقەمەنی و پێداویستی تەواویان بۆ دابین کرابێ و لێکۆڵینەوە بکرێت لەوەی کە ڕاستە ئەم پێشمەرگەیە کە هاوارە کاڵە من ئیتادم پێ نییە، ئێمە ژمارەمان 7 پێشمەرگەیە لە فڵان شوێنە کە ئەو ڕەبێ مەفروزە 15 کەسی تیابێ، ئامستنی تیابێ، ئامە تۆژەکەی تیابێ بۆ تیانە خاڵێکی تر کە زۆر گرنگە، یعنی بەڕاستی تاکو ئێستا لەناو هێزی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە مەسەلەی پاداشت و سزا نییە. ئەوەی کە ڕائەکات، ئەوەی کە ڕائەکات، ئەوەی کە شەڕەکە، ئەوەی کە ڕائەکە هەموو کاتێک زمانی درێژترە و لە پێشترە لەوەی کە شەڕەکە و لە سەنەرەکەی ئەمێنێت و یا شەهید دەبێ یا بریندارە بێ ئەو پێ ئەی بەهانێشت کا، بەڵام ئەوەی کە ڕائەکە هەمیشە زمانی درێژترە و لە پێشترە و خۆشەویستریشە لەبەرەوەی کۆمەڵێش ستەکە ئەمی کرد کە پێ عیبە بکرێ. ئێمە ئەبێ وەزارەتی پێشمەرگە، حکومەتی هەرێم، سەرۆکایەتی هەرێم ئەبێ بەڕاستی پاداش و سزا هەبێت، جێگایەک پێشمەرگەیەک فەرماندەیەک کە شتێکی باشەکات و دەستخۆشی لێ بکە، پاداشی بکە. تا ئێستا نەمان بینیوە لە ماوەی هەموو شەڕی داعشتا، لە پێش شەڕی داعشیش فەرماندەیەک بەرپرسێکی باڵا بدرێ بە مەحکەمە بڵن ئەوە فڵانە بەرپرسی عەسکەری، فڵانە فەرماندەی عەسکەری، ئەوە ئەمەندە ساڵ حکم درا لەسەر کەم تەرخەمی. تا ئێستا ئەو خاڵە جێبەجێ نەکراوە بەداخەوە کە زۆر گرنگە. ئەو چەک و تەقەمەنیانی کە بەشێکی زۆری تا ئێستا بە پێشمەرگە هەیە لە ساڵی 91 بەدواوە، ئەو چەکانە بووە کە شەڕی پەکەکەی پێکراوە، شەڕی حکومەتی جارێکی تر پێکراوەتەوە، شەڕی ناوخۆی پێکراوە، شەڕی هەموو گروپە تیرۆریستەکانی پێکراوە. چەکەکان یعنی بەڕاستی چەکەکان ئەو چەکانە نی کە تۆ ئێستا بتوانانی شەڕی ئەو گروپە تیرۆریستانەی داعشی پێ بکەی، ئەوانەی ئەو تیرۆریستانە کە ئەوان دێن بە هەموو قەنەعەتێکەوە بۆ ئەوە دێن کە بکوژێن، بۆ ئەوە دێن کە دەست بۆشێنن. و تا ئێستا ساڵێکی تر کە حەزەکەم ڕوونی بکەمەوە، داعش ئەڵەن هێزەکەی پەلامارەکەی داعشمان تێکشکان و کە داعش دێ پەلاماری شوێنەکایە شەڕی پارتیزانی لەگەڵ تۆکە، داعش نایە لەو ڕەبایە بمێنێتەوە. داعش مەپرەزە دێن شەڕی پارتیزانی لەگەڵ تۆکەن، دەکوێت و قاتی زۆفی تۆ هەبێ دێن لەوێ کار و چالاکی خۆیان ئەەکەن و ئەیانێ بگەڕن و ئەوان نایانێ بێن لە ڕەبیەکە بمێنێنەوە ببن بە هەدەف و هێز بچێت چواردەوری بگرێت و لیان بدات. ئەبێت هێزی پێشمەرگەوی هێزە عێراقیەکان لە حاڵەتی دیفاعەوە بکەونە حاڵەتی هجووم. ئێستا داعش لە حاڵەتی هجوومایە، هێزی پێشمەرگەوی هێزە عێراقیەکان هەموو لە حاڵەتی دیفاعایە. ئەو هێزێکە لە حاڵەتی هجوومایە عەسکەریان هەموو کاتێ سەرکەوتوترە و باشتر ئەتوانێت دەست بۆشێنێ و ئەوەی مەبەستی بێجێبەجێ کە حاڵەتی دیفاعەکەش تۆ بەس دەتوانی خۆت بپارێزی، بەس ڕەبیەکەی خۆت بپارێزی، بەس ئەو شوێنە بپارێزی کە تۆی تیای. باشە کاک سەرحەد وەڵامی چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە هاوکاری داعش، یعنی ئەوان دەڵێن چەکی پێشکەوتویان پێیە، زانیاری هەواڵگیری هەیە لەکوێ بۆیان دابین دەکرێت خۆت سەرچاوی دارایی داعش بنەبڕ نەکراوە؟ داعش سەر ئەو کاتێک کە اعلان کرا کە داعش کۆتایی پێهاتوە، تەنها ئەوە مەسەلەیەک بوو بۆ مەوزوعی هەڵبژاردن و بووی کە وا پیشان بدرێتە کە داعش کۆتایی پێهاتوە لە عێراقا، بەڵام ئەو کاتەش داعش هەرما بوو، بەڵام ئەو کاتە نەوانەیە وەکو مەفرەزەی بچووک و بێز داعش لە ڕووی ئیعلامەوە هەیە، لە ڕووی شانەی نووسووە هەیە، لە ڕووی احتراف پێکردنی هێزەکانی هاوپەیمانی داعش تاکو ئێستاوان هەر هەن کار و چالاکی خۆیانەکەن. داعش ئەتوانێت ئێستا پەلاماری ناحەیەک بدا یا قەزایەک بدا زۆر بە ئاسانی کۆنتڕۆڵی بکات، بەڵام ئەوان بەرنامەی مانەوەی شوێنیان نیە. لەم کاتێ ئەوان تەنها ئەوەیە کە ئەتوانن دەست بۆشێنن و کۆمەڵی خەڵک شەهید و بریندار و تەسفێ بە لایەنی بەرامبەریان بدەن و خۆیان بگەڕێنەوە. ئەوان ئێستا بەرنامەکانەوەیە. ئەوەش کە ئەبینرێت ئەو ڤیدیۆیانەی کە بڵاویەکەنەوە داعش هەمان ئەو چەکانەیە کە بە هێزی پێشمەرگە و بە هێزە عێراقیەکانە هیچ چەکێکی غێری ئەو چەکانە نابینرێت پیانە، تەنها ئەو چەکانەیە کە پیانە و بە تاکید داعش دەکاتی دروستبوونیەوە و تاکو ئێستاش وڵات دەعمی کردوون چی بە مادی بێ چی بە مەعنەوی بێ، لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بێ، لە ڕووی مەشق و ڕاهێنانەوە بێ. ئەمە بە تاکید ئەوان کە پیانە و سرا دەوڵەتی ئیسلامی ئەوان بەڕاستی دەوڵەتی ئیسلامی بوون، هێزێکی
بإمكانيات بون من نمونية كدوين مو أو شوي بالرحمة ديكا عن شيركولا كركوك الشهيد بو داعش زيادة لدو صد وفنجا كسي ليكو جرات جنازة كاني دبزة في هذي بيجمرقو عبو لما اوي چند ساعاتك داعش طلاني خوي رقاتوا لما اوي چند ساعاتك سنگركاني خوي يعني قرتوا وتوانيان سلنوي هذا نظر كانوا تدو صد فنجا لهر يجي بكوجري لهر شيء بكوجري لسنوري محافظة كاف فرصة فربطوا عسكريا اخوات رخيتوا بلا اوان توانيان ياري يعني نادت بتشارك كم سيدي داعش في ولدوروا تو الرشبكي يدوان بدي او يدوان عني كجلال لان فرمان دا عسكري كانوا او عن شريان لقرسوها وهنايا قرس سالم يعني او والله ميكي رونو عسكري تو جيجاي داعش نازاني داعش شوين يقنيه كتو فضل صد زاني يوان اشتوتي كان لقامية كان لمالة كان لجيجاي كان على قدية كان او يدسه وشينيو اقرته او تسليحانه او يدوان عني كتويدي او عن مساكين خلقي عن نقلايا وخلقي كردشي عن نقلايا وابوش تكاني عن فيها او عن سود ورقلنا وازانن كاو دولة تأثيري هبوه يعني بشويكي باشتر ولا ميكو بدنا بالله زور بس عميد سرحت قادر بروبري بيشي بوليسي قزاونا حكاني كركوس باستكي كل رقي تلفون ولا قلماموي دكتور سنگر بقريم ولا يبرز سبارت بوي كم جمو جولاني داعش ياخد وكوت تشيل العراق بتشيل هرم يشبه هندك وكو حزب وكو دا صلاد دانه بامريكا بمينيتو مشرعي داعش بلان لبرجوندي خوان يقلاب كانوا بيدوا مكاريغري دبل لسروي كغورانكاري بيد بسروادي شانو هذا شركركان لا كوتايه مانغا يعني بي كاك حكيم نكتنها او برسا وقت لميوانا بريز دكاش تانا وجوما ديبو يعني زور جارم برساش بو آراستي بريد امام التسية لسر او ناو تجينا كوكا كان اما التعريبي تشينوية ولجيد چندين او نشانا وكوچون حشت الددايوي ام برسا بوغ گرم كرنوي هستي مذهبي بكار بهيني بهمان شيء او حزب صلاه داراني كردستان جداني وبرسبو گرم كردنوي هستي نتوي بكار بين كبشي زوري خلقي كردستان يعني باور ومتمانيان بو هيزانن نما باوريان بكردايتي بلام باوريان بو جوره كردايتي وبو جوره درشمانني او هيزانه هليان قلتو ولا سروش چونکە بیرمان نەچێت کاک حەکیم ئەو هێزانەی ئێستا باسیەوە کەنکەکە و ناوچانە تعریب کرا و داعش داگیرێکە و هەڵا و پروپاگەندەیەکی زۆر بڵاوەکەنەوە هەمان ئەو هێزەزانە بوون کە ئەو ناوچانەیان ڕادستی حەشدی شعبی کردوە هەمان ئەو هێزانە بوون ئەو ناوچانەیان لە ساڵی 2014 ڕادستی هێزەکانی داعش کردووە ڕایان گەگەیان دێمە دراوچەیەکی نوێمان هەیە کە ئەویش داعشتە و ئێستاش دێن فرمێسکی ساحی بۆ ئەو ناوچانە ئەڕێژن و لەسەر وشکایە ئەم هێرشانە کاریگەری لەسەر ئیدارەکەی بایدن ئەبێت یاخود نا بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ئەم هێرشانە سنووری ئەم هێرشانە فراوان بێتەوەی کە دەست بەسەر ینی شار و شارۆچکە ئەوانەدا بگرن کە لە دۆخی ئێستای داعش ینی بۆ ئەو هەنگاوە دوورە کە بتوانێت ینی دەست بەسەر شارەکان یاخود شارۆچکەکاندا بگرێت بەڵکو شەڕی پارتیزانی کاتۆ پێویستە هێزی پێشمەرگەش بامان شێوە هەمان استراتیژ دژیان بەکار بێنێتەوە بۆیە ئەم هێرشانە ئەگەر لەم چوارچێوە سنووردارەدا بمێنێتەوە چونکە بیرمانن نەچێمە هەڵڵایەکی ینی ڕاگەیاندنێک گەورە کراوە ئەگینا لە یەکی 2021ەوە هەتا 5/12/2021 داعش 14 هێرشی لە عێراق ئەنجام داوە و کەمتر لە 15 هێرشی لەو ناوچانە بۆ کە پێوترێن ناوچەی جێناک و کۆکۆک و بە دیاریکراوی هێڵی تەماسی نێوان حەشدی شعبی و سوپای عێراق لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بۆیە هێرشەکان لە ئێستادا سنووردارن وەگەر بەم شێوەی بە هیچ کاریگەریەکی لەسەر بڕیارەکەی جۆ بایدن نابێت چکە جۆ بایدن سوورە لەسەرەوەی کە هێزەکانی لە عێراق هێزە چەکدارەکانی لە عێراق بکشێنێتەوە بەڵام بە پرسەکە ئەوەیە هێزی شانەوەی هێز چەکدارەکان کاریگەری لەسەر دۆخی ئەمنی عێراق بێت بە دڵنیاییەوە لە ئێستادا ئەمریکا لە چەند ناوچەیەکی دیاریکراوە و لە چەند سەربازگەیەکی دیاریکراوە کەوانیش عینە 100
ئەو هەریرە بوونیان هەیە بوونی ئەمریکا لە عێراق یعنی چاودێری ئاسمانیە لەگەڵ هاوکاریکردنی هێزانیەکانی عێراق و پێشمەرگە و پێدانی چەک و هەروەها زانیاری بلۆجستیە بە ئەو هێزانە و بە هەمان شێوە لە دوای شتانەوەی هێزە چەکدارەکانی ئەمریکا کە ژمارەیان لە ئێستادا کەمترە لە 1200 سەرباز کاریگەریی ئەوتۆی نابێ بەڵام ڕەنگە لە ڕووی سیاسیەوە بەدڵنیایە و کاریگەریی ئەوتۆیە بێت بە تایبەتی لە ئێستادا کە سەروبەندی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و پەنتاگ و ببوون و بە دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکاش ئەو هۆشداریانیان بە جۆ بایدن داوە بەڵام استراتیژی بەڵام جۆ بایدن و ئیدارەکەی استراتیژێکی تایبەت بە خۆیان هەیە کاوان پێیان وایە کە چەکی فشار یاخود چەکی سزا لە جێگەی هێزر سەربازەکان بگرێتەوە و ئەوان بەڵێ نیشان بە دەنگدەرانیان داوە بکەوان هێزەکانیان لەو ناوچانە ئەکشێنەوە کە پێویست ناکات بەڵام ئەوەی جێگەی پرسیارە بۆچی داعش لە ئێستادا هەموو سەرنجی خۆی لەسەر ناوچەیەکی جوگرافی دیاری کراو چڕکێکە کردوێتەوە وێرشەکانی لە لەو ناوچانە ئەنجامەدا دەمە پەیوەندی ئێوی بە دوو پرسی سەرەکیەوە هەیە پرسی یەکەمیانەوەیە کە داعش بەشتێکی زۆر لە هێرشەکان لە چەکدارەکانی لە دوای هێرشەکانی بەرەی نووسرە بۆ سەر داعش لە بادی شام و لە نزیک ئیدلیب ئەو هێزانەی کێشتایەوە بە ئاراستەی مووسڵ و هەروەها بە ئاراستەی هیت و بۆ هۆکارێکی تریشکان پەیوەستە بە ئەو هێزن ناوچەیەکانەوە بە تایبەتی تورکیا و ئێران چونکە تورکیا لە ئێستادا چاوی لەوەیە کە ئۆپەراسیۆنێکی سەربازی لە چیای شتەنگال و لە دەشتی هێنەوە ئەنجام بدات چونکە دۆخی ئەردۆگان ڕوونە لە ناو خۆدا و دۆخی ئابووری و قێرانە ئابووری ڕوبەڕووی تورکیا بۆتەوە ئەفشارێکی زۆر لەسەر ئەردۆگان هەیە بۆیە ڕەنگە بێوێت جەنگێکی نوێ هەڵبگیرسێنێ و بە تایبەتی یەکێک لەو پرسانەی بکە سەر زۆر باسی لێکرێت پرسی ئۆپەراسیۆنەکانی چیای شەنگەگا لە هەروەها بۆ ئێرانیش لە دوای ساڵی 2019 جوڵەی ئێران بە سنووری عێراق و دواتر بۆ سووریا کێشە و گرفتی زۆری بۆ دروستبووە بە تایبەتی لە دوایەوەی جۆرێک لە چاودێری لەسەر خاڵە سنووریەکان دانراوە ئەمە شوایکێکی کردووە کە ئێران وەک ڕابردوو نەتوانێت ئەو چەک و جبەخانەی بکە لە ئێرانە بگوازێتەوە بۆ ناوخۆی عێراق و دواتر بۆ سووریا بۆ یەک دەیوێت دۆخێکی ئاڵۆز لەو ناوچانە دروست بکات وێزەکانی عێراق و ئەمریکا پرسەوە بۆی بتوانێت باسانی چەک و تەقەمەنی بۆ ناوخۆی عێراق و هەروەها بۆ سووریا و لوبنانیش بگوازێت. بەڵێ سوپاس دەکەم کاوی کاک محەممەد سەبارەت بەوەی کە ژمارەی ئەو ناوچانەی کە چۆڵکراون دیارە بەوەی بڵین هەم کشانەوەی هێزی هەرێمی کوردستانە 2017 وام باردۆخی ئێستاش کە بەسەر ناوچە دابڕێنراوەکان هاتووە. دیارە خۆی بۆ خۆی ئێستا لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە کورد تەواوی دەسەڵاتی سیاسی و سەربازی لەم ناوچانە لە دەستدا ئێستاش بە زیادبوونی کردەوە تیرۆسەکانی داعش بە ترسیەکی زیاتری دروست کرد کە وای کرد زۆرێک لەو پشتێنە ئەمنی کەوا پشتێنە ئەمنی هەرێمی کوردستانە یاخۆد ئەو ناوچانەی ئەو دیانەی کە دەکەونە ناوچە جێناکۆکەکان و تەماسی ڕاستەوخۆیان لەگەڵ تیرۆریستانی داعش هەیە وردە ئەو ناوچانە چۆڵ دەبن و بەڕاستی مەترسی چۆڵبوونیانش مەترسیێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان وەکو لە ڕابردوودا باسم کرد دروست دەکا بەڵام ئەوەی کەوا پرسیاری گەورەیە کاک حەکیم باە بەڕاستی حکوومەتی هەرێم و ئەو کەسانی کە ئەمڕۆ حکومی هەرێمی کوردستان دەکەن چەکیان لە بەردەست نیە یاخود ئەوەی بەدیوێژی تر ئایا نەبوونی چەکە یا کەمی چەکە یان خراپدا بەشکردن و بەکارهێنانی ئەو چەکەیە کە ئەمڕۆوای کردو تیرۆریستانی داعش مەترسی گەورە لەسەر ناوچە جێناکۆکان دروست کرد. من پێم وایە ئەمڕۆ کۆبوونەوەکەی سەرۆکی هەرێمش لەگەڵ فەرماندا سەربازیەکان ئەومان پێ دەڵێ خودی سەرۆکی هەرێم کاک حەکیم لە 1996ەوە کەسی یەکەمی بڕیاردەری هەرێمی کوردستانە زۆر سەیرە ئەمڕۆ ئەو بزانێ بەرەکانی هێزی پێشمەرگا چەکی باشیان نییە پێشمەرگا لە ناوچە جێناکۆکان و خەتی تەماسی تیرۆریستانی داعش فیشەک و چەکی باشیان پێ نییە. گەر سەرۆکی هەرێم دەیوێ بزانێ ئەو هەمەرانەی کە چەندین ساڵە هاوپەیمانان پێشکەشیان دەکرد وە سەروی 20 دەوڵەت چەک و تەقەمەنی پێشکەشی هێزی پێشمەرگە دەکرد گە سەرۆکی هەرێم دەیوێ بزانێ ئەو چەکانە لە چۆن هەر سەیرێ
دەبێت دەوروبەری خۆی و ئەو بەرپرسانەی کە نزیک و کەسی خۆین سیرکە دەبینێ ئەو هەمەرانە لە چۆن ئەو چەکە قەڵغانانەی کە گوو لە نای بڕێ لەکوێیە کاکە حەکیم ئەوەی کە هەیە من پێم وایە ئەو چەکەی ئەمڕۆ لە ناو هەرێمی کوردستانە دەکرێت پارێزگا دەتوانین بەکاری بێن لە پارێزگاریکردن لە ئەو مەترسیانەی سەر هەرێمی کوردستانی پێ دوور خەینەوە خۆزگە لە ناو شارەکەش وایە ئێستا ئەو چەکە باشانە لە حکومڕانانی هەرێمی کوردستان بەکاری دێنن بۆ پارێزگاریکردن و پاراستنی حیزبە سیاسیەکانیان و کەسە پیرۆزەکانی حزب بۆیە ئەمڕۆ ئەو هەمەرە باشەکە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان دەیەوێ ئەو هەمەرە باشانە و سیارە قەڵغانەکان ببینێ فەرمو با خۆ پیشاندانێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستانە بکە ئەوجا دەبینێ ئەو هەمەرە گولە نەبڕ و سیارە قەڵغانانە چۆن دێنە ناو شەقامەکانەوە دژی خەڵکی ئەوەی کە ڕاستیە ئەو چەکە باشانە ئەو هەمەرە باشەکە حەکیم ئەو هەمەرەی کە لە کوڵە جۆ تەقیەوە ئەوە هەمرێکی مەسریە هیچ بەهایەکی نییە لە بۆ ڕوبەڕووبوونەوە بەڵام ئەو هەمەرانەی کە بەرگەی تەقینەوە دەگرن و سیارە قەڵغانانە هەموو بەکارهێنران بۆ پارێزگار و پاراستنی حیزب و کەسە پیرۆزەکانی حزب کەواتە حکومڕانی هەرێمی کوردستان لە بینی پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستان و پارێزگاریکردن لە حیزب و کەسەکانی حزب کەسەکانی حیزبی هەڵبژاردووە بەڵێ چەکی باش و هەمبەری باش و سیارەی قەڵغانەیە بۆ پارێزگاریکردن لە حیزب و پیرۆزیەکانی حزب ئەوەی کە بەکار دەهێنرێ بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو چەک و تفاقەیە کە بەڕاستی هی پارێزگاریکردن و هی شەڕی تیرۆریستانی داعش نییە. باشە بەس سەبارەت بەو پاشەکشەی کە لە 2017 دوای ڕفراندۆمەکە کرا چەندە ینی کاریگەری خراپی هەبوو لەسەر ئاسایشی بڵین نیشتیمانی هەرێم و لەسەر ئاسایش و چارنووسی ناوچەدا بڕێنراوەکانیش. کاک حەکیم چارە نووسی هەرێمی کوردستان ئەمنیەتی هەرێمی کوردستان بەستراوە بە چارە نووس و ئەمنیەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە بەڵێ وەکو باسم کرد پشتێنەی ئەمنی پارێزگاری ئەو پشتێنە ئەمنی کە پارێزگاری لە هەرێمی کوردستان دەکا ناوچە جێناوکان لە هەموو کاتێکە سەردەمی قاعیدە سەردەمی قاعدەش ئەو ناوچانە هێڵی بەرگری بوونە لە هەرێمی کوردستان لە سەردەمی تیرۆریستانی داعشش ئەو ناوچانە هێڵی بەرگری بوونە لە هەرێمی کوردستان بۆیە لە دوای 16 ئۆکتۆبەر و ئەو کارەساتی کە 16 ئۆکتۆبەر درستی کرد و لە دەستدانی تەواوی دەسەڵاتی سەربازی سیاسی لەو ناوچانە و ئێستاش دووبارە سەرهەڵدانەوەی تیرۆریستانی داعش ئەومان پێ دەڵێ کە ئەو پشتێنە ئەمنیە لە بەردەم مەترسیەکی گەورەیە بە تایبەتی ئەگە بە تەواوەتی گوندنشینە کوردەکان ئەو ناوچانە چۆڵ بکەن ئەو کاتە بەڕاستی ئەمنیەت و سەقامگیری هەرێمی کوردستان دەکەوێتە بەرمەترسیەکی گەورە بۆیە دەسەڵاتداران حکومڕانانی هەرێمی کوردستان ئەبێ باش بزانن ئەو ژیان و خۆشگوزەرانی کە ئێستا هەیەە ئەو ئەمن و ئەمانەی کە هەیەە بەوە پارێزرێ کە ئەمڕۆ پارێزگاری لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم بکەن بەڕاستی گەردەیانەوێ حیزبەک ئەو حیزبەی کە ئەمڕۆ هەموو چەکێک لە پێناو خزمەت و پاراستنی و بەکاردێنن گەردەیانەوە حیزمەکانیان بمێنێ گەردەیانەوە کەسە پیرۆزەکانی حیزبش پارێزراو بێ دەبێ ئەو چەک و هەمەرە باشی هەیەە ئەو سیارە قەڵغانانەیە هەیە بیگوازنەوە بۆ بەرەکانی جەنگ لەبەرەوەیش شکست لە هێڵی ئەمنی ناوچە جێناکۆکەکان هەموو ئەمنیەتی هەرێمی کوردستان دەخاتە ژێر مەترسیەوە و هەرێمی کوردستانش دەکەوێتە ژێر مەترسی تیرۆریستانی داعشەوە بۆیە ئەمڕۆ دەبێ و عەقڵێتە کۆتایی پێبێ چەکی باش و چەکی قەڵغان و میلانۆ بەکار بهێنرێ بۆ پارێزگاریکردن لە حیزب و کەسە پیرۆزەکانی حەزب دەبێ ئەو چەکانە بگوازرێنەوە بۆ بەرەکانی جەنگ من بۆیە هیچ قەناعەتێکم بەوە نییە کە میچەکە نەخێر ئەوەی هەیە چەکی باش بۆ پارێزگاری حیزب و کەسەکانی حیزبە و چەکی خراپش لە پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد. کاک دکتۆر سەنگەر بکرێن بۆ لای بەرزت بە کورتی گەرچەند پرسیارێکمان وەڵام دەیتەوە سەبارەت بەوەی کە هۆکاری چیشەکە ئێستا هێزەکانی هاوپەیمانان یاخود بڵێن ئەمریکاوانە گورجی سەربازیشیان بۆ سەر داعش گورجی ئاسمانی مەبەستم سنووردار کردووە هۆکارەکەی چییە؟ بە پێی ڕێکەوتنەی کە لە نێوان عێراق و ئەمریکایە حکوومەتی ئەمریکا هێزەکانی ئەمریکا بە هیچ شێوەیەک ناتوان هیچ گورزێکی سەربازی بۆشتێنن تەنها بە هەماهەنگی بنەبێت لەگەڵ حکوومەتی عێراقدا و حکوومەتی عێراقیش ڕوونە ئێستا حکوومەتێکی کار بەڕێکەرە و ئەمریکا نایەوێت ینی هەست و سۆزی لایەنگرانی حەشدی شعبی بجوڵێنێەوە بۆ جۆجارێکی کە ئەوە دژی خۆی بەکار بێنێتەوە بۆیە ئەمریکا لە ئێستادا لە سەروبەندی کشتانەوەدایە بۆیە نایەوێت ڕاستەوخۆ باش وەک ڕابردوو و بردومانی سەربازی بکات بەڵام بە دڵنیایی وەگەر بێت و چالاکیەکانی داعش فراوان بێت
گورزی سەر بە بازی لە چەکدارانی داعش دەوەشێنێت و ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ لە بەغدادا هەبوو لە نێوان هێزەکانی فەڕەنسا و هێزەکانی بەریتانیا و هێزەکانی ئەمریکا و لەگەڵ بەرپرسانی سەربازی و هەواڵگری عێراق و بڕیار لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا سنوورێک بۆ جموندوڵەکانی داعش لەو ناوچانە دیاری بکرێت و هێزەکانی هاوپەیمانانیش بە هەمان شێوە هاوکاری هێزەکانی سوپای عێراق دەبن بۆ ئەوەی ئەو بۆشایە ئەمنی کە هەیە پڕ بکرێتەوە و ڕێگەشت نەدرێت هیچ لایەنێک تەجاوزی لایەنەکەی بیتر بکات وە لە چوارچێوەی پرۆسەیەکی هاو بەشدا چالەکەەکانی داعش لەو ناوچانە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا سنووردارەکرێت. بەڵام ئەوەی گرنگە ئایا ئەو چەکداران ئەگەر بێت و چالەکەەکانیان لە ئێستادا سنووردار کرا ئایا جارێکی کە ئەو چەکدارانە دەست بە چالاکی ناکەنەوە بۆ ئەوەی گرنگە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی داهاتوودا سنوورەکانی قایم و تونند و تۆڵتر بکات و هیچ منطق نییە ینی حکوومەتی هەرێمی کوردستان 450,000 هێزی چەکداری موچەخۆری هەیە کە هێندەی سوپای 5 وڵاتی قەتەر و بەحرین و سەڵتەنەی عومان و کوێت و ئیماراتە بەڵام بە درێژایی 100 کیلۆمەتر کەمتر لە 500 پێشمەرگە لە ئەرکدان بۆیە بێت هێزی پێشمەرگە چاکسازی تیا بکرێت و هێزی پێشمەرگەگا بێت جاری کە پێداچوونەوەی تکا بکرێت و ڕێک بخرێت ئەمە لە پێناو چیدا لە پێناوەوەی کە هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوام بێت چونکە بەڕوونی بۆ دوو حیزبە سەڵاتدارە وتراوە کاگەر بێت و ئەو چەکانی کە دراوە بە هێزی پێشمەرگە ئەگەر بێت و لە ململانێ ناو خۆیەکاندا بەکار بهێنرێت یاخود بەکاری بێن بۆ سەر کوردیکردنی هاوڵاتیان بە دڵنیاییەوە هاوکارەکانیان بۆ هێزی پێشمەرگە ڕدەگرن بۆیە گرنگە لە ماوەی داهاتوودا جۆرێک لە هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بێت و دەبێت هەردوو لا جۆرێک لە سازش بۆ یەکتر بکەن لە پێناو و کۆنتڕۆڵکردنی و جموجوڵەیدا کە لەو ناوچانەدا هەیە بۆ بەبەوەی تەرێشەیەکی گەورە بۆ دانیشتوانی ڕاستەقینەی و ناوچانە و تەنها دانیشتوانی و ناوچانەش قوربانی سەرێت. باشە کاک تۆ زۆر بە کورتی دەقەیەک سەبارەت بۆی کە داعش وەکو کارتێک بەکاردێت لەسەر نێودوڵەتی بێ ناوچەی بێ و ناوخۆش بێ وەکو کارتێک بە کورتی بێ سپاس دەکەم. بە دڵنیاییەوە داعش هەر لە سەرەتای دروستبوونی هەتا ئێستا لەبەرەوەی هێزێکی بێ ئەجندایە بەردەوام لەلایەن وڵاتانی ناوچەی وڵاتانی ناو یانی نێو دوو دەوڵەتیشەوە بەکار هاتووە بەپێی راپۆرتێکی هێری تج تەنها لە ناو داعشدا لە نێوان ساڵانی 2014 تا 2019 زیاتر لە 41 بەرپرسی باڵایدا ئەشسی خوڕی دەستگا هەواڵگرێن ناوچەی و وڵاتانی نێودوڵەتی بۆ بکەمەش ئاماژەیە بەوەی بکەم هێزە لەلایەن چەندین وڵاتی ناوچەی و هەرێمیەوە بۆ جێبەجێکردنی بەرژەوەندەکانیان بەکاردەهێن بە دڵنیاییەوە چونکە ناوچەکە ناوچەیەکی گەرمە ئەوە داعشی هێزێکی گرنگ و کاریگەرە بۆ ئەوەی وەکو چەکێک لە بەرامبەر یەکتر دەدا بۆ یەکلایکردنەوەی هەندێک پرسی ئەمنی و سەربازی و ئابووری بەکاری بێن. بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاک محەممەد بە کورتی جەناب شەکوت دواوتت سەبارەت بە ئۆپەراسیۆنی هاوبەش یاخود نەبوونی هەمانگی لە نێوان عێراق و بڵین هەرێم لە ناوچەدا بڕێنراوەکان پێ دوایە لەمە دووە هەماهەنگیەک دروست بێ وەکو دواوتەش لەگە شتێکت ماوەی بە کوردی سپاس دەکەین. دیارە هەماهەنگی قورسە دروست بێ هەتاکو حکوومەتی ئایندەی عێراق دروست نەکرێ بەڵام ئەوەی لەسەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕان لە هەرێمی کوردستان ئەوەی ئەبێ باش لەو پەیامەتیە بگا هەرس هێنان لە ناوچە کوردستانەکان ناوچە جێناکۆکەکان و پشتێنە ئەمنیەکەی ناوچە جێناکۆکەکان هەرسی هەرێمی کوردستان بەدوای خۆدا دێنێ ئێمە لە ڕابردوودا کاک حەکیم تەجروبەی ئەومانە بووە کاتێک کە مەخمور گرترا خەڵکی هەولێری چۆڵ دەکرد بۆیە دەبێ باش لەوە تێبگەین هەرس هێنا لە ناوچە جێناکۆکان هەرسێنانی هەرێم بەدوای خۆدا دێنێ بۆیە ئەمنیەتی هەرێم بەستراوەتەوە بە ئەمنیەتی ناوچە جێناکۆن و نابێت چاوەڕێی حکوومەتی بەغدا بکەین کەی حکوومەت تەشکیل دەکرێ و هەماهەنگی نێوان هەردوو هێزەکە جێتە قۆناغی جێبەجێکردنەوە دەبێ حکوومەتی هەرێم و دەسەڵات لە هەرێمی کوردستان خۆی مشور و خەمی ئەمنیەتی ئەو ناوچانە بخوا. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووک و هەروە دکتۆر سەنگەر سەید قادر لێکۆڵەر لە سیاست و پەیوەندی نێودوڵەتیەکان کە لە قاهیرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەرز سوپاس بۆ هاوکاران پاتانە.